بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف المرسلين وعلى آله وأصحابه الطيبين الطاهرين إلى يوم الدين. خۆشەویستانم، ئەمڕۆ لە ڕۆژانێکی زۆر پیرۆزا دەژین. دیارە پێم خۆشە کە ئاماژەیەک بە قوربانی و یاساکانی قوربانی بکەین، وەکو گوزەرێک بە یاساکانی قوربانیە، هەتا وەکو مسلمانان هاوڵاتیانی خۆشەویست لێی سوودمەند بن. قوربانیکردن بریتیە لەسەر بڕینی ئاژەڵێکی تایبەتی بە نێتی نزیک بوونەوە لە خوای تەعالا لە ڕۆژانی جەژنە. مرۆڤێکی ئیماندار، پیا و بیا ئافرەت، کاتێک کە قوربانی ئەکا ئاژەڵێک سرە بڕێ، تەنها ئامانجی ئەوەیە کە بەهۆی ئەم ئیشەوە هەنگاوێک بستێک زیاتر لە پەروەرێنەرەکەی، لە پەروەردگار، لە خوای تەعالا نزیک ببێتەوە. ئەم قوربانیە لە ساڵی دووهەمی کۆچیە دەستی پێکردووە. بەڵگەیش لەسەر ڕەوایەتی ئەم قورئانە و جێبەجێکردنی ئەم قوربانیە، یەکەم قورئانی پیرۆز خوای گەورە ئەفەرمێ فەصەلی لڕەبیکە وەنحەڕ. خوا وەکو چۆن فەرمان ئەیا بە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم کە نوێژ بکە، فەرمانیشی پێ ئەیا کە قوربانی بکە. و حەدیثێکی صحیحشمان هەیە کە ئیمامی بوخاری ڕەزای خوای لێبێ فەرموویەتی کە عەبدوڵای کوڕی عومەر دەگێڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم 10 ساڵی ڕەبەق لە مەدینەیە، لەو ڕۆژەوە کە قوربانی دەستی پێکردووە، یوضەحی کل سەنەتین، هەموو ساڵێک بێ پچڕان بەبێ دواکەوتن پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە کاتی خۆیان قوربانی کردووە. دیارە خێری ئەم قوربانیە ئەوەندە گەورەیە کە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم فەرموویەتی ما عمل ابن آدم يوم النحر عملا أحب إلى الله من إراقة الدم. فەرموویەتی هیچ کردەوەیەک نییە لە ڕۆژی جەژنە لای خوا بە ئەندازەی ئەوەی کە مرۆڤێکی ئیماندار ئاژەڵێک بکوژێتەوە، حەیوانێک سەر بڕێ بە ناوی قوربانی و نزیک بوونەوە لە پەروەردگار. خوای پەروەردگار لە ڕۆژانی جەژنە ئەوە یەکێکە لەو کردەوەرانە کە لە هەموو کردەکان زیاتر پێی خۆشە مرۆڤی مسلمان ئەنجامی بدە. من نامەوێ باسی گەورەی قوربانی و حکمەتی قوربانی بکەم، ئەوە هەموو جارێک باس کراوە. ئەمەوێ کۆمەڵێ بابەت گەلێک کە پێویستی مسلمانانە ئاماژەی پێ بکەم. یەکەم، حکمی قوربانی. قوربانیکردن لای جمهوری زانایان، یعنی واتە لای شافعیەکان، مالیکیەکان، حەمبەلیەکان، قوربانیکردن لەسەر مسلمانان سنەتێکی مؤەکەدەیە، بەڵام لەسەر خودی پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم واجبە. تەنها لای ئیمامی ئەبوو حەنیفە، ئیمامی ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ فەرموویەتی وەکو قوربانیکردن لەسەر پێغەمبەر واجبە، لەسەر هەر مسلمانێک کە توانای کڕینی ئاژەڵێکی هەبێ لەسەری واجبە. دیارە زیاتر ڕای پەسەند لەسەر ئەوەیە کە قوربانیکردن سنەتێکی مؤەکەدەیە، چونکە لە حەدیثێکا کە عەبدوڵای کوڕی عەباس ئەفەرمێ بیستم لە پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم کە فەرمووی 3 شت لەسەر من فەرزن، بەڵام لەسەر ئێوە سنەتن. یەکێک لەوانە بریتیە لە ئەنجامدانی قوربانیکردن. بۆیە قوربانیکردن سنەتێکی مؤەکەدەیە. پێغەمبەر صلی الله عەلەیه وسەلەم لە ژیانی خۆیان هیچ ساڵێک تەرکی نەکردووە لەو ڕۆژەوە کە قوربانیکردن شروعی کردووە. کێ داوای لێ ئەکرێ قوربانی بکات؟ دیارە ئەم قوربانیکردنە بەم شێوەیە: یەکەم ئەو کەسە مسلمان بێت، دووهەم باڵغ بێ، سێهەم ژیر و عاقڵ بێ،
چوارهەم بریتە لە ئیستیطاعە هەر مرۆڤێک توانای هەبێ ئیتر پیا و بیا ئافرەت توانای کڕینی ئاژەڵێکی هەبێ سنەتێکی گەورەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە ساڵانە بگوێرەی توانای خۆی قوربانی ئەنجام بدات. جۆری ئەو ئاژەڵانەی کە ئەکرێن بە قوربانی لە ئاەتەکەی سوورەتی حەجە هەمووی ناخوێنمەوە کۆتاییەکەی کە ئەفەرمێ من بەهیمەتی الئەنعام کەلیمەی ئەنعام نەعەم بۆ چوار حەیوان ناوە مەڕ و وشتر و بزن و ڕەشە وڵاغ گاو ئەم حەیوانانەیە کەوا بوو تەنها و تەنها قوربانیکردن لەم چوار ئاژەڵەیە ئەبێت بە تایبەتی لە وڵاتی کوردەواری خۆمانە زیاتر ئەم سێ ئاژەڵە لەبەردەستایە حەیوانی گەورە وەکو ڕەشە وڵاغ مەڕ هەروەها بزن. بەنسبەت وشترەوە ئەگەر کەسێک وشتری سەربڕی ئەبێ ئەم وشترە 5 ساڵی تەواو کردبێت پێی نابێتە ساڵی شەشەمەوە. بەنسبەت حەیوانی گەورە وەکو ڕەشە وڵاغ و دوای ئەوەیش بزن ئەبێ 24 مانگی تەواو کردبێ یعنی واتە 2 ساڵی تەواو کردبێ پێی نابێتە ساڵی سێهەمەوە. ئەمە زۆر جار بەوە ئەڵێن دیانی لەق بۆ یا ئەمانە ئەمە بە تەواوی نابێتە میزانێک بۆ دیاریکردنی ساڵەکە واتە ئەو حەیوانەی کە تۆ حەیوانێکی گەورە یا بزنێک دەکەی بە قوربانی ئەبێ لێت معلوم بێ کە ئەو ئاژەڵە 2 ساڵی تەواو کردووە 24 مانگی تەواو کردووە پێی نابێتە ساڵی سێهەم ئەگەر ڕۆژێکیش بێ. بەڵام بەنسبەت حەیوانی سپیەوە کە پێی ئەوترێ مەڕ تەنها ساڵێک 12 مانگی تەواو کردبێ دەست ئەیا بۆ ئەوەی بیکەیتە قوربانی. دیارە ڕوونە لای هەمووان حەیوانی گەورە وەکو وشتر وەکو ڕەشە وڵاغ مانگا و ئەمانە بۆ 7 نەفەر دەست ئەیا یعنی واتە بری 7 قوربانی ئەکەوێ ئەتوانن بنەماڵەیەک 7 کەس بن بە هەر حەوتیەکەیان مانگایە بکەن بە قوربانی بۆ 7 قوربانی یا مەسەلەن بە 7 نەفەر ئەتوانن مانگایە بکڕن هەر یەکە پشکێ بەشێکیان هەبێ بە 7 نەفەر و ئەیشتوانن ئەو مانگایە هەندێکی عەقیقە بێ یعنی حەوتم بێ بۆ مناڵەکانیان و چەند بەشێکیشی مەسەلەن قوربانی بێ. مەسەلەن ماڵێک 4 مناڵیان هەیە ئەم 4 مناڵە حەوتمیان بۆ نەکردووە ئەتوانێت 4 بەشیان حەوتم بێ بۆ مناڵە بچووکەکانیان 3 بەشەکەی تریشی قوربانی بێت وەکو لە فەرمودەکەیە هاتووە. بەنسبەت حەیوانی بچووک چ بزن چ مەڕ تەنها بۆ یەک قوربانی دەست ئەیا بەڵام بنەماڵەیەک گەورەی خێزانێک مەسەلەن ئەتوانێ مەڕێک یا بزنێک سەر بڕێ نێتی هەموو عائیلەکەی لێبێنێت ئەمیشە وەکو بڵێ کە توانایی نەبێ بۆ هەر یەکێک سەری بڕێ ئەوە بری ئەو خێرا بەسەر هەموو عائیلەکەیە دابەش دەبێت. یەکێکی تر لەو شتانەی کە جێگەی خۆیەتی ئاماژەی پێ بکەین بریتیە لە جۆری ئەو حەیوانە وەکو بڵێ ئەوسافی ئەو حەیوانە بە تایبەتی کاتێک کە ئینسان ئەیەوێ خێر بکە ئەبێ هەمیشە هەوڵ بدا جوانترین شت بکا بەخێر. دایکی ئیمانداران حەزەتی عائیشە ڕزای خوای لێبێ کاتێک کە سەدەقەیەک خێرێکی ئەکرد ئەچوو جوانترین شتی هەڵەبژارد دوای ئەوە ئەی خستە ناو پەڕۆیەکی زۆر جوانەوە میسکی پیا ئەکرد ئەی پێچاوە اینجا تەقدیمی کەسە فەقیرەکەی کرد. بۆیە ئێمەش کاتێک کە ئەمانەوێ حەیوانێک سەر ببڕین تۆ پارەیەکی خۆت سەرفەکەی بۆ ئەوەی مەڕێک بزنێک حەیوانێکی گەورە بکەی بە قوربانی هەوڵ بدە جوانترین باشترین ساختترین سەلامەتترین ئاژەڵ بکەی بە قوربانی بۆ ئەوەی باشترین خێرت دەستکەوێت. بە تایبەتی لەم وەرزی گەرمایە کە جاجار ئەم پەتای خوێنبەربوون و کۆمەڵێ نەخۆشی هەیە ئەبێ هەوڵ بدەی هەمیشە ئەو ڕێکارە تەندروستیانەی کە چییە ڕچاوی بکەی
نەچی ناوسکی حیوانەکە لە قەراخی جادە شەستیەکە لە کۆڵانە فڕێ بدەی هەم خۆشت و هەم گەڕەکەکەیش تووشی ئەزیەت ببێ چونکە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیەتی لا ضرر ولا ضرار مسلمان نە ئەبێ زەرەر توش خۆی بکات و هەروەها نە زەرەریش تووشی خەڵکی بکات ئەبێ هەر شتێ بزانێ زیانی تایە خۆی لێ قوتار بکات بۆیە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیەتی چوار جۆر قوربانی چوار جۆر حەیوان بۆ قوربانی ناشێن یەکێک لەوانە حەیوانێکە کوێر بێ بۆ قوربانی ناشێ حەیوانێک کە نەخۆش بێ بۆ قوربانی ناشێ حەیوانێک کە شەل بێ بۆ قوربانی ناشێ حەیوانێک کە لەڕ و لاواز بێ گۆشتی بە کەڵگنێ بۆ قوربانی ناشێت ئەبێ هەمیشە حەیوانێکی سەلامەت حەیوانێکی ساغڵەمە حەیوانێکی جوان کە خەڵکی ڕەحمەتگۆیی بکەن کاتێک کە تۆ گۆشتەکەیان بۆ دەنێریت بەنسبەت کاتی قوربانی کاتەکەی دیاریکراوە چوار ڕۆژە ڕۆژی جەژن و سێ ڕۆژی دوای جەژن کە ئەم چوار ڕۆژە ئەکا کە ڕۆژی دەهەم و یانزە و دوانزە و سیانزەهەمی مانگی زیل تەنها لەو چوار ڕۆژە ئەکرێ لە کەیشەوە دەست پێیەکە کە نوێژی جەژن کرا لە کاتی نوێژی جەژنەوە ئەتوانی قوربانی بکەی هەتا کۆتا ڕۆژەکەی ڕۆژی چوار هەم ئیتر لە پێشنیوە ڕۆبێ لە دوانیوە ڕۆبێ لە عەسرابێ لە شەوابێ ئەتوانی قوربانیەکەت ئەنجام بدەیت بەنسبەت ئەوەوە کە ئەو کەسانەی کە قوربانیەکەن سنەتە لەم دە ڕۆژەیە ئەگەر بۆیان کرا موو لە خۆیان نەکەنەوە واتە سەریان نەتاشن ڕیشیان نەتاشن سمێڵیان نەکەن نینۆکیان نەکەن ئەمە ڕای جەماوەری زانایان بە تایبەتی شافعیەکان لەسەر ئەوەیە سنەتە ئەو کەسەی کە نێتی قوربانی هەیە ئەم دە ڕۆژە موو لە خۆی نەکاتەوە ئەمە وەکو سنەت ئەگەر کەسێک کردی خێری ئەگات حتا لای حەنەفیەکان لای مالیکیەکان ئەفەرمێ مباحە ئەتوانێت لیشی بکاتەوە یعنی واتە ئەگەر کەسێک مەسەلەن مووی لە خۆ کردەوە یا لە شەوی جەژن نێتی هێنا قوربانی بکە مووی لە خۆ کردبووانێ هیچ تەئسیرێکی لەسەر قوربانیەکە نییە و قوربانیەکەی سنەتە عەفو قوربانیەکەی دروستە لێکردنەوەی ئەموانەکە تۆ لێی نەکەیتەوە ئەمە سنەتە ئەگەر کردت خێر دەگا ئەگەر نەتکرد گوناهت ناگا بۆیە بەعزێ لێرە هەیە گومانیان بۆ دروست دەبێ ئەڵێ من چوم سرم تاشی و یا موم لە خۆ کردوتەوە یانی نۆکم لە خۆم کردوتەوە ئەگەر کران نەیکەی باشترە ئەگەر کردیشت هیچ زەرەرێکی هیچ زیانێکی هیچ کەمکردنەوەی ئەجرێکی لەسەر خودی قوربانیەکەت نییە بەنسبەت قوربانیەوە کاتێککە تو ئەو حیوانە سەرە بڕیت سنەتە بەنسبەت پیاوەوە ئەگەر کەسێ توانی خۆی قوربانیەکە بەدەستی خۆی سەر بڕێ ئەگەر نەیشت توانی وەکیل بگرێ بەڵام بەنسبەت ئافرەتەوانێ سنەتە وەکیل بگرێ ئەگەر توانی خۆی ئامادە بێ ئەگەر نەیشی توانی وەکیل بگرێت چونکە ئەوەتانێ لە حەدیثێکە یعنی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو ساڵە بڕیاریدا 100 وشتر سەر بڕێ 63 وشتری بەدەستی خۆی سەر بڕی باقیەکەی کەما بوانێ داوای لە حەزەتی عەلی کرد حەزەتی عەلی کرد بە وەکیل ئەو 30 وشترەی کەما بوو حەزەتی عەلی لە باتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەری بڕی کەوا بوو وەکو چۆن دروستە خۆ سەری بڕی ئەشتوانی وەکیل بگری بۆ سەر ببڕێ ئەشتوانی وەکیل بگریت کەسێ بکەی بە وەکیل حیوانەکەیشت بۆ بکڕێ بۆیشت سەر بڕێ حتا بۆیشت تەوزیعەکە مهم ئەوەیە ئەو کەسەی کە تۆ ئەیکەی بە وەکیل کەسێ بێ مسلمان بێت باڵغ بێ عاقڵ بێ ئەمین بێ دەستپاک بێ و خاڵی پێنجەمیش الدرایەة بشروط الأضحية ئاگادار بێ بە مەرجەکانی قوربانی بۆ ئەوەی نەچێ حیوانێکت بۆ بکا بە قوربانی کە مەرجی قوربانیتیانە بێ ئەبێ ئەو وەکیلە شارەزاییشی ئالەوەیە هەبێت بەنسبەت گۆشتی قوربانیە کە نەزر بێ واجب بێ کەمتر لە وڵاتی ئێمەیە قوربانی نەزرە قوربانیە کە نەزر بێ
دروست نییە خۆی و دەوڵەمەند لە مەسەبی ئیمامی شافعی عەلەیهی بخوا هەرچەند لە مەسەبی ئیمامی مالیک و حەمبەلیەکانە ئەفەرمێ ئەگەر حەیوانێ نەزر بێ وەکو چۆن غەیری نەزر دروستە لێی بخوا ئەتوانێت ئەمیش بخوات بنسبەت حەیوانێک کە قوربانیە کە واجب نەبێ قوربانیە کە نەزر نەبێ ئەتوانی خۆیشت لێی بخۆی بەشی فەقیریشی لێبێ بەشی دەوڵەمەندیشی لێبێ وەکو لە حەدیسەکەیا هاتووە حتا ئەتوانی گۆشتەکەی بکەی بە سێ بەشەوە بەشێکی هەڵگری بۆ خۆت بەشێکی بیەی بە فەقیر و هەژار بەشێکیشی بینێری بۆ ئەو کەسانی کە خۆت پێت خۆشە دەوڵەمەندە ڕفیقە هەر کەسێکە لە هەر شوێنێکا هەیە جارجار پرسیارەکرێ بە نسبەت حەیوانێک کە ئاوز بێ ئایا ئەکرێ بە قوربانی یا لەو کاتەیە کە خەریکە سەریە بڕن سیرەکەن ئەم حەیوانە ئاوسە ئەمە هەندێک لە زانایان وەکو ئەبوو مەخرەمە سەمهودی فەرموویانە حەیوانێک کە ئاوز بێ دروستە بکرێ بە قوربانی بەو شەرتە بەو ئاوزبوونە لاواز نەبوو بێ و مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیز ئەفەرمێ تەقلیدی ئەوانەیش دروستە پرسیارێکی ترەکرێ دەربارەی قوربانیکردن لە باتی مردوو یا لە باتی زیندوو تۆ لە باتی زیندویە کەسێکی گەورە کە قوربانی ئەەکەی ئەبێ پرسی پێ بکەی بتکا بە وەکیل ئینا دروست نییە بەنسبەت مردووەوە تۆ دەوێت قوربانی لە باتی باوکت بکەی لە باتی دایکت بکەی ئافرەتێ لە باتی مێردەکەی مێردووە مێردە خێزانەکەی مردووە برایەکی کوڕێکیان مردووە ئەوێ قوربانی بکە ئەمە ئەم مردووە دوو بەشە یا وەسیەتی کردووە یا وەسیەتی نەکردووە ئەگەر ئەو مردووە وەسیەتی کردووە بە ئیتیفاق قوربانیکردن ڕاستەوخۆ لە باتی ئەو دروستە ئەگەر وەسیەتی نەکردبێ زانایان بوون بە دوو بەشەوە بەشێکیان فەرموویانە قوربانیەکە لە باتی خۆ سەری بڕە و ئەویش لە خێرەکەیە بەشدارکە گەورە زانایەکی مەسەبی ئیمامی شافعی حەسەنی عوبادی فەرموویەتی مردوو با وەسیەتیشی نەکردبێ ڕاستەوخۆ ئەتوانی لە باتی ئەو حەیوانەکە ئاژەڵەکە سەر بڕی چونکە قوربانیش وەکو جۆرێک لە سەدەقە وایە دەی سەدەقە لە باتی مردوو دروستە با وەسیەتیشی نەکردبێ بە ئیجماع پێیەگا قوربانیکردنیش لە باتی مردوو پێیەگا ئەمە ڕای جەماوەری زانایانە دوو بابەت کە پێویستە ئاماژەی پێ بکەم یەکێکیان ئەوەیە هەموو ساڵێک ئەو قسە بڵاو ئەبێتەوە خەڵک ئەڵێ مەسەلەن ئەی کاکە تۆ دەباتی ئەو هەموو ئاژەڵە چییە سەری ئەبڕی وەرە ئەو پارە بە ماڵێکی فەقیر باشترێکە نەخێر ئەم قسە ڕاست نییە جومهوری زانایان حەنەفیەکان مالیکیەکان شافعیەکان حەمبەلیەکان هەمیشە فەرموویانە قوربانیکردن گەورەترێکە لە سەدەقە حتا با بە ئەندازەی پارەی ئەو قوربانیە یا زیاتر لەوەیش بکەی بە سەدەقە هەر قوربانیکردنەکە خێری زیاترە چونکە حەدیسەکە فەرموویەتی ما عمل آدمي عملا يوم النحر أحب إلى الله من إحراق الدم باشترین کردارێ کە مرۆڤ لە ڕۆژی جەژنا بیکا و لای خوا پەسند بێ و خۆشەویست بێ بریتە لەوەی کە تۆ ئاژەڵێک سەر بڕی دەی ئەوەتانێ نەبیسراوە بە درێژایی ژیانی پێغەمبەر ئەو 10 ساڵ 11 ساڵە کە قوربانی شروعی کردووە پێغەمبەر بۆ یەک جاریشی یا بۆ یەک ساڵیش تەرکی قوربانی کرد بێ هەروەها سەحابەکان دوای پێغەمبەر خەلیفەکان دوای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەگەر بیان زانیایە سەدەقە لە ڕۆژانی جەژنا گەورەترێکە تا قوربانیان نەئەکرد و سەدەقەیان نەکرد خاڵێکی تر دەربارەی هێشتنەوەی گۆشتی قوربانی جاری وا هەیە لەوانەی ڕێکخراوێک مەسەلەن قوربانیەکە لە ڕۆژی سێهەمی جەژناییکە لەوانەیە فریان نەکەوێت لە جەژنا گۆشتەکە بەشکە ئەمە دیارە کاتی خۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم نەهی کردبوو کە گۆشتی قوربانی دوا بخرێ بەڵام دوایی فەرمووی کولو وەتەزەوەدوا وەدەخیڕوا فەرمی ئەتوانن گۆشتەکەش پێڵنەوە مەسەلەن ئێستا کە تۆ گۆشتی قوربانیت هەیە ئێستا نای خۆی دوای مانگێکی تر دوای 3 مانگی تر دوای 4 مانگی تر ئەی خۆی ئەمە هیچ ئیشکالێکی نییە و هەروەها ئەوەیش کە ئاماژەمان پێکرد حکمی نینۆکردن و مولێکردنەوە ئەمانە ئەمە مالیکیەکان و شافعیەکان فەرمیانە سونەتە ئەگەر کەسێ ویستی قوربانی بکە چاگوایە نینۆک نەکە مولە خۆی نەکاتەوە ئەگەر کردیشی
هیچ زەرەرێکی لەسەر قوربانیەکە نییە. بە تایبەتی حەنەفیەکان و مالیکیەکان فەرموویانە یوباح وەلا یوکڕەه، لابردنی مو لابردنی نینۆک ڕێگە پێدراوە و کەڕاهەتیشی نییە، واتە لەسەر قوربانیەکە هیچ زەرەرێکی نییە. ئەمە پوختەیەک بوو لەسەر یاساکانی قوربانی وەکو گوزەرێک لەسەر یاساکانی قوربانی. هیوادارم توانی بێتم ئەوەی کە پێویستی مسلمانان بێ ئەو پەیامە بگەیەنم. خوای گەورە لە هەموو لایەکمان قبول کە، تاعەت و عیبادەتی هەموو لایەکمان قبول بێ، حەجی حاجیەکانمان قبول بێ و هەروەها دوعای حاجیەکانمان بۆمان قبول بێ. هیوادارم ئەوەندەیەکە ئێمە لە کاتی قوربانیە ڕچاوی نەزافەت و خاوێنی بکەین، کۆڵانەکان پیس نەکەین، جادەکان پیس نەکەین، هەوڵ بدەین حتا ئەو حیوانەی کە سرە بڕێ لە قەسابخانە لەو شوێنەیە کە شوێنی سەر بڕینە لەژێر چاودێری دکتۆری تایبەتی تا دەرکەوێ ئەم حیوانە ساغەیان نەخۆشە، هەر لەخۆوە هەر ئاژەڵێ نەهێنین سەری بڕین بۆ ئەوەی بتوانین ئێمە زیاتر خێرمان بگا و زیاتر ئەوەی کە پێوترێن نەزافەت و خاوێنی ڕچاوی کەین و هەروەها ڕچاوی لایەنی تەندروستیەکەیش بکەین. والسلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکاتوه.